دەمێت چەند ڕێنماییەکی تەندروستی پزیشکی پێشکەش بە بینەرەکانم بکەیت بە تایبەتیش ئافرەتە. گەورەترین شت باش بڵاوکردنەوەی میهرەبانیە. باش خراپترین شت لە دنیاە تەکەبوڕە. گەورەترین شت لە دنیاە بێفیزیە. ئەو کەسانە بە من خائید و سەرکردنە ئاگیان لە منداڵەکانی خۆیان بێتن. منداڵ هەدیکی خوایە و ئامانەتی بەردەستی تووە. احتیمام بە منداڵەکەت بدە، احتیمام بە پیاوەکەت بدە. وا بکە پیاوەکەت تێر بکە لە خۆشەویستی. وا بکە منداڵەکەت تێر بکە لە سۆز و میهرەبانی و هەوڵ بدەن لەگەر منداڵەکانتان دۆست و خۆشەویست بن. و منداڵەکان یەک شتی دەرێمە میدیای کوردی کاتێک کە میوانێکمان دێتن ژن و پیا بە شەڕ نایە لە پێش میوانی. خۆشەویستترین میوانی ماڵەکەت با منداڵەکانت بی. قەت لە پێش منداڵەکانتان هەوڵدەن شەڕێ مەکەن. یعنی بیکەینە بەرنامەتمان و ئەگەر غەڵەتیش کرابیتن هەوڵ دێن غەڵەتەکان وردە وردە چاک بکەینەوە. چونکە ئەو دنیایی بەجی دێنین. هەمومان میوانی لەو دنیا، هەمومان غەریبین لەو دنیای. با هەوڵ دەین خۆشەویستی و مهرەبانی بڵاو بکەینەوە. ئەوەی کە خوای گەورە پێی خۆشە بیکەین، ئەوەی خوای گەورە پێی ناخۆشە نیکەین. یاخۆ دەستت خۆش بی دکتۆر، زۆر سپاس دەکەم. زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ لەگەڵ بەڕێستان پرۆگراممان ئەنجامدا. لە کۆتاییدا چ هەیە بۆ ئێمە و پرۆگرامەکەم؟ دوعای خێر، عاقبەت خێری تەمەنا دەکەم. نەڕۆن بە ئیمانداری نەبی لەو دنیای. ئامین ئینشاءڵڵا. لەگەڵ هەموو مسڵمانان دەست خۆش بی دکتۆر. زۆر سپاس دەکەین.